لەو گەلانە کە بێبەشن لە مافەڕەواکانی خۆیان. ڕێوڕسمی دابەشکردنی خەڵاتی زێڕینی بلەکە ساڵانە لە بیرەوەری مەڵەوەیکردنی نووسەر و ئەدیب و پارێزەر و سیاسەتمەداری گەلی کورد مامۆستا ئیبراهیم ئەحمەددا بەڕێوە دەچێت. بۆ ئەمساڵ جیاواز لە ساڵانی ڕابردوو بیرەوەری 16 ساڵەی کۆچی دوایی ئەو کەڵە پیاوە کرایەوە و یادەکاوێتەی خەم و ئازاری کورد کرا. بە هەمومان پێکەوە ساتێک بێدەنگ بین بۆ گیانی پاکی شەیدانی کوردستان و مامۆستای نەمر. ڕێوڕسمی بەخشینی ڕێزێنانی بلە کە لە یەک کادالارێم و خۆراوەی کوردستان بەڕێوە چوو شەیدانکرانە سیمبولی یادەکە و بۆ مەبەستەش لە پارکی ئەواری شار لە سلێمانی بەقەت ژماری شەیدانی دەستی تیرۆر لە کوردستان ناوی شەیدان لە زیاتر لە 1400 نەمامنرا. ئەوەش وەک وەفایەک بۆ شەیدان و بە زیندویەشنەوەی بەرزی ناویان. هاوکات لە یەک کادا لە کۆبانێژ ڕێوڕسمەکە کرایەوە و 4500 نەمامی زەیتونیش وەک ڕێزێنانێک بۆ شەڕوانانی شەهید دەڕوێنرێت. زۆر کەس مشتاقی ئەوە بوون کە بزانن ئاخۆ ئەم ساڵ خەڵاتی زێڕینی بلە بەکێ بەخشرێت. هەندێکیان وت لەوانەیە بۆ بێریڤانە شۆخەکەی شەر ناخبێت. هەندێکی تر وتیان پێشمەرگە ڕەنگ ئەسمەرە سەر بڕاوەکەی گەرمیانە. ئەم وتی نا کیژۆڵە ئێزدیە نازدارەکەی بازارە پڕ لە شەرمەزاریەکەی ڕەقەیە. ئەوی تر وتی من نەزانم کێیە ئەو شەڕوانەیە کە لە کەناری ڕێگە خۆڵاویەکەی کۆبانەیە شەهید بوو نەتوانرا جەنازەکەی بنێژرێت و کاتێکە گەیشتنە لای جگە لە مزگەی ئێسک و پرووسکی وشک و قژێکی زەردی هۆنراوە و ناوێکی گەورە هیچی تری لێ بەجێ نەما بوو. هەبوون کە ئەیان وت ئەو مامۆستایەیە کە بەسکی برسی و گیرفانی خاڵیەوە دەستی دایەوە پارچە گەچەکەی و لەسەر تەختە ڕەشەکە نووسی ئازادی نان سەربەستی. ئەشودرا کە ڕەنگە تیمە پزیشکیەکەی بەرەکانی جەنگ بێت، تیمەکەی سلێمانی یانیش کۆمەڵەی تەلاسیما و مناڵپارێزی کوردستان و سنتەری ئۆتیزم، یان یەکێک بێت لە پێشمەرگە دێرین یان زیندانی سیاسی یا ئەو کەمەندامانەی سەنگەر کە خۆبەخشانە گەڕاونەتەوە جەبهەکان تاوەکو پاشماوەی جەستیان بکەنە قوربانی خاک و گەل. بەڵێ هەمویان ڕاستیان کرد. هەموو ئەمانە بوون و زیاتریش بوون. پێشمەرگە گیان لەسەر دەستەکان و کە سوکاری سەربەرزی شەهیدان و داپیرە چەک بە دەستەکانی ئامەد و شەڕوانانی کۆبانێ و پەیامنێرە بە جەرگەکان و نووسەرە خاوەن قەڵەمە پاکەکان و هونەرمەند بەدەستڕەنگینەکان و ژنان و پیاوان و گەنجان و تەمەندارانی کوردستان بوون. هەر هەمویان بوون و هەر هەمووتان بوون. هەر بۆیەش یادی ئەم ساڵمان جیاوازتر لە ساڵانی پێشوو کردەوە. ڕۆژی خەڵاتکردنی شەهیدانی نەمر و ناونانی نەمامی شەهیدان لە هەواری شاری شاران و هەروەها ناشتنی 4500 نەمامی زەیتونی ئاشتی لە مشتنووری کۆبانێ و وەک وەفایەک بۆ 4500 شەربانی شەهیدی دەستی ڕەشی داعش. وەزیر و کەسوکاری شەیدان و ئامادەبوانی ڕێوڕسمی بەخشینی ڕێزێنانی بلە لە شاری سلێمانی بە گرنگیەوە باز لەو ڕێزێنانە دەکەن کە بە باڵای شەیداندا نەخشێنرا و پێیان وایە بۆ هەتایە بە بەرزی دەمێنێتەوە. بۆ یادی 6 ساڵەی مامۆسای گەورەی گەلەکەمان مێژونوس ئەدیب شاعیر کەسایەتی سیاسی هەڵکەوت و پارێزەری هەژاران سڵاوە نێرم و ئەو بیرەوەریە کە ئەمساڵ تایبەتە بە یادی شەهیدەکان چ لێرە و چ لە کۆبانە شوێنەکانی تر ئەوەش ئەوەی تر ئێمە دڵخۆشەکە کە یادەوەری شەهیدەکانمان بەزڕاگیرێەوە ئەو نەمامانەی پارلێرە نێژان ئەمساڵ هەر نەمامەی ناوی شەیدێکی پێ هەڵەواسێکە ئەو نەمامە گەورە ئەوێ و باڵا ئەکات ئەوە بێتە ڕەمزی هەم سەوزی بۆ کوردستان لە ڕووی سروشتەوە و ڕەمزی پیرۆزی و گەورەکردنی شەهیدەکانمان زیاتر. ئەڵم شتێکی زۆر جوانە دەستخۆشیان لێک هەمووی لە جێگای خۆیەتی. من پێشمەرگەی کوردستانم کەس مەقدور ناکەن شتێکە تا سەر ئەمێنێتەوە ئەما بێ بە دارستانە بێ بە شوێنێکی زۆر خۆش میلەتەکەمانێت لە سایە و شەیدانەیە لەژێر دارەکە حەسێتەوە بۆ من ساڵانی تر کە ئەڕۆم لە شوێنان سەیران مەکە بەس بڕیار ماوە ناوی شەهیدەکەم دۆزیوەتەوە لەوەیە ساڵانەیەم لە بن ئەو درەختەیە سەیرانەکەم
وەکو وەفایە بۆ شەیدەکەم و لەگەڵ شەیدەکەمان لەوەیە چونکەوە دای بنێم شەهیدەکەم لەگەڵمایە. خەڵاتی زێڕینی بلە ساڵانە لە ڕێکخراوی ئیبراهیم ئەحمەد فاوندیشنەوە ئامادە دەکرێت لە ڕابردوودا دەبەخشایە کەسانی نمونەیی لە بوارە جیاوازەکانی کۆمەلگادا، بەڵام لە بیرەوەری 16 ساڵی کۆچی دواییدا مەدالیا نەکرایە ملی هیچ کەسێکی نمونەیی و شەیدان بوونە پاڵەوان و براوەی ئەو خەڵاتە. مەراسیمی دابەشکردنی خەڵاتی زێڕینی بلە لەم ساڵدا جیاواز بوو. لە یەکادا لە بیرەوەری 16 ساڵەی ماڵاواییکردنی مامۆستا ئیبراهیم ئەحمەددا لە هەرێمی کوردستان و لە ڕۆژاوای کوردستانیش ئەو مەراسیمە بەڕێوە چوو کە تێیدا لە هەرێمی کوردستان بە ژمارەی زیاتر لە 1400 شەهید ناو لە درەخدنرا، لە ڕۆژاوای کوردستانیش زیاتر لە 4500 داری زەیتون نێژران. دلێر کەمال کورساد نیوز، سلێمانی.